هاوڵاتیانی هەرێمی کوردستان گیرۆدەی دەستی حیزبی چەکدار و بنەماڵان کە ئامانجی سەرەکیان کۆکردنەوەی زۆرترین داهاتە لە ڕێگەی جیاوازەوە بە جۆرێک خەڵک و خاکی کوردستان بوونەتە ئەمڕازی پەیداکردنی پارە بۆ ژمارەیە کەسایەتی دیاریکراو. لە دوای ساڵی 2008 کە دەست بە هەناردەی نەوتی هەرێم لە ڕێگەی بۆڕیەوە بۆ تورکیا کرا، پارەیەکی یەکجار قەبارە گەورە گەڕایەوە ناو خەزێنەی حیزبە چەک بەدەستەکانی هەرێم. هەرەوەش وای کرد هەر یەکێک لە بەرپرسەکانیان بیر لە زیاتر دەوڵەمەندکردنی خۆی بکاتەوە. لە ئێستادا تەواوی سێکتەرە جیاوازەکان لە هەرێمی کوردستان دراونەتە دەستکەرتی تایبەت کە ئامانجەکەی تەنها پارە پەیداکردنە. بۆ پێی نەکەرتی تایبەت توانیوێتی ئابووری داتەپیوی هەرێم ببووشێنێتەوە، نەتوانیویشیەتی هەلی کاری یەکسان بۆ هاوڵاتیان دابین بکات، بگرە بە پێچەوانەوە ئەویش بۆتە بارگرانیەک بەسەر داهاتی گشتیەوە. کەرتی تایبەت لە جیاندا ڕۆڵی گەورە لە بەرەو پێشبردننی ئابووری و گەشەسەندنیدا دەبینێت، بەو پێی زۆرترین داهات و هەلی کار بۆ هاوڵاتیان دەڕەخسێنێت، کەچی لەم کوردستانەی ئێمە کەرتی تایبەتیش خەریکە دەبێتە بەڵایەکی تر بەسەر خەڵکەکەیەوە. بە پێی ئامارەکانی وەزارەتی دارایی، حکومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 100,000 موچەخۆری سەربازی هەیە، کەچی دەیان کۆمپانیای بۆ پاراستنی بۆڕی نەوت، فڕۆکەخانە، گواستنەوەی سوتەمەنی و چەندین شوێنی ئەسیاری دیکە دروست کردو و لەسەر حسابی داهاتی گشتی پارەیان بۆ دابین دەکات. هەرێمی کوردستان هەزاران کۆمپانیای تێدایە، زۆرینەیان سەر بە بەرپرسە حیزبیەکانن. ئەم کۆمپانیانە هیچ داهاتێکی پێشوەختیان لە بانکەکانی هەرێم وەک گرنتی کارکردندا نەناوە، تا ئەگەری هەر ساختەکاریەک لە کارەکانیاندا حکومەت بتوانێت ڕێکاری دارایی دژی بگرێتە بەر. تەنها بەزارەکی مۆڵەتی کارکردنیان پێدرا و بە چەند کارمەندێکەوە 100 ملیۆن دینار ماگانە لە داهاتی خەڵک کۆ دەکەنەوە بێ ئەوەی هیچ باجێک بدەن بە حکومەت. هەر لە کۆکردنەوەی پارەی خۆڵ و خاشاک، ئاو و کارەبا، باجی سەر دوکانەکان و شوێنە بازرگانیەکان، ئامادەکردنی خواردن بۆ دایانگە و باخچەی ساوایان، ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان، پشکنینی خاڵە سنووریەکان تا دەگاتە ناشتنی مردووەکان، کۆمپانیای بۆ دامەزرێنراوە. هەریەک لەم کۆمپانیایانە مانگانە پارەی خەیاڵی لە هاوڵاتی و حکومەت وەردەگرن. کار گەیشتەوەی بەشێک لەو هێزانەی هەرێم پێشتر دروشمی چاکسازیان بەرز دەکردەوە لە دۆسەی دامەزراندنی کۆمپانیا تێوە بگلێن. ئەمە لە کاتێکدا حکومەت خۆی نوقمی زۆری موچەخۆر بووە، لەشکرێکی زەبەلاح موچەخۆری هەیە، کەچی کۆمپانیای کەرتی تایبەت لەسەر داهاتی گشتی کارەکانی بەڕێوە دەبات. ئەوەی ئێستا دەگوزەرە تەنها دزیەکە باشکرا و بە پێی یاسا بەرامبەر خەڵک و حکومەت ئەنجام دەدرێت. هەردوو حیزبی چەک بەدەستی هەرێم و بەرپرسەکانیشی لە پشت تەواوی ئەو دزی و گەندەڵیانەوەن. بارودۆخی هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەڕوات، بەرپرسە حیزبیەکانیش ڕۆژ بە ڕۆژ زیاتر خۆیان دەوڵەمەندتر و جێگەپێیان زیاتر قایم دەکەن. بۆیە ئیدارەدانی هەرێمی کوردستان زیاتر لە ئیدارەدانی مافیاکان دەچێت تا ئیدارەدانی ناوچەیە کە حکومەت و پەرلەمانی هەبێت.